من ناوم أنور عبد الله دانشتوی شاری سلێمانیم لە 2000 بە ڕۆژوورۆ خەریکی ئەمیشەم ئەم دوکانەم دانا وەکو خولیا و هیوایەتی خۆم و کەلتوری وڵاتان و کەلتوری وڵاتی خۆشمانم کۆک دۆتەوە و حەزم لێ بوو. خەڵک سەردانەکە تەنانەت لە جنوبیش و لە ئێرانیشەوە یان ئەم دوکانی من هەمووی ڕەسمی لەگەڵاگرن شتیشم لێ ناکردن بەس هەر خۆم پێم خۆشیێنەژ و ڕەسمیشەکردن و ئەڕۆن زۆر ئاسایی و حەزیشان لێتی و ئاخی باڵەکەشم مشتانی کە ئێستا ماوەتەوە. ئەم تەجیلە ئاکایشمان هەیە کە زۆر بەکارهاتوو تەجیلەکانی شاری سلێمانی بەکارهێناوە هیوایەتی خەڵک زۆربەی ئەم تەجیلە بوو براکەم یعنی بەڕاستی شتێکی زۆر بەقووەتە. ئەم تەجیلە زۆر بەکارهاتوو زۆریش خەڵک حەزی لێتی لە هەموو تەجیلەکان مەرغوبترە تەجیلی ئاکای هەیە گڕۆندیک هەیە فلێپس هەیە بەس ئەم نوعەتەیان تەجیلەکان زۆر بەکارهێناوە. ئەم ڕادیۆمان هەیە ساڵی 1950 بۆکسی سویدیە هەم ڕادیۆ و هەم گرامە شتێکی زۆر جوانە. ئەمەشمان هەیە خەڵک زۆر بەکارهێنێ زۆر حەزی لێ بووە لە ماڵانە ئێستاش حەزیان پێێتی ئەمە هەندلە بە هەندلی شەکامە پێڵەن گرامفۆن خەڵک هیوایەتی و حەزی لێتی و شتێکی زۆر جوانە لە ماڵە. ئەم تەلەفۆنە کۆنەشمان هەیە کاتی خۆی بەکارهاتوو لە ساڵی بڵێن هەفتاکانە بڵێن بەخوا بە چوار کۆڵان ئەگەر تەلەفۆنێکی ئاوایان تیا بووێ باشە برا ئەمەشمان هەیە کامێرە قەدیمە هەموو کەسەی ناسێ و زۆر کۆنە و زۆر قەدیم دیارە. ئێجا ڕادیۆش هەبووە بە نەود ئیشی کردووە هەشمامەوە بە نەود ئیشی کردووە ئەم ڕادیۆشمان هەیە ساڵی 35 ناوەیە FM تیان نییە ئەمەشمان هەیە FM هەیە لە دەوری ساڵی 57 خەڵک زۆر بەکارهێنێ ئەمە چکار ڕادیۆکان ناخۆ هەمووی وەرەگرێ بەس ئەمە وەری ناگرێت دوو کەناڵ سێ کەناڵی عەربی وەرەگرێ هەرەوەنە. ئەمە وتوی خەڵوزە کاتی خۆی بەکارهێناوە خەڵوزیان تێ کردووە باشە برا قسویانتە سەر ئەمەودایاننا و وتۆکی خۆیان تێ کردووە یعنی کاتی خۆی هەر ئەما بکارەوە شت نەبوو بەکارهێناوە ئەم وتووە وتوی خەڵوزی پێڵێن ئالێرە خەڵوزەکان تێ کرد اینجا وتۆکەیان پێ کرد.